سلااوان لێبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی شاشە جوانەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشیرا بن ڕۆژێکی خۆشتان هەبێت بێگومان وەکو ئەوەی کە هاوکارانیشم ئاماژەیان بەوە کرد ئەمڕۆ ئێمە لە پارکی هەواری شارین چالاکیەکی پاسکیل سواری بۆ منداڵانی پەنابەر ئەنجام دەدرێت دیارە بەجێی خۆشحاڵیەوە بەشی چالاکیەکانی ڕۆشنبیری منداڵان بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی UNHCR و ئینتەرسۆس هەساون بە ئەنجامدانی ئەم چالاکیە ئەمەش بۆ زیاتر گەڕانەوەی تەواوی منداڵانی پەنابەرە بۆ پرۆسەی خوێندن بۆ ئەوەی زیاتر هانیان بن زیاتر خوێندنیان لەلا خۆشەویست بکەن بۆیە ئەم جۆرە چالاکیانە دەرفەتێکی باش ئەبێت بۆ ئەم بابەتە لەبەرەوەی منداڵانی پەنابەریش هیچ جیاوازیەکیانە لەگەڵ منداڵانی ئاسایی نێو کۆمەڵگە بەڵکو ئەوانیش بەشێکی دیکەی منداڵانی کۆمەڵگەن و تێکەڵاوی منداڵانی بەشە جیاجەکانی کوردستانە بن بۆی بەجێی خۆشحاڵیەوە ناوبەناو چەندین چالاکی جۆرا و جۆریان بۆ ساز ئەکرێت ئەم ڕۆژ کە بۆ پێی کە پشووی فەرمیە لە سەرجەم قوتابخانە و خوێندنگاکانە منداڵانیان هێناوتە ئێرە بۆ ئەوەی کەشێکی ئارامیان بۆ دروستکەن بۆ ئەوەی بچنە نێو دنیا ڕەنگا و ڕەنگەکەی خۆیان ئەم چالاکیە بۆیان ئەنجام دراوە بەجێی سوپاسەوە بەشی چالاکی ڕۆشنبیری منداڵان هەمیشە لە خەم خواردن و یاخود لە خەمخۆری منداڵانایە بۆ ئەوەی ژینگەیەکی لەبار ژینگەیەکی تەندروست ژینگەیەکی خۆش و ئارامیان بۆ فراهەم کرا بۆ فراهەم کات جابەجێی خۆشحاڵیەوە پێمان خۆشە بچینە لای زۆر بەڕێز مامۆستا هاوڕێ ڕەشید کە بەڕێزیان بەڕێوبەری بەشی چالاکیەکانی ڕۆشنبیری منداڵانن هەندێک پرسیاریان لێکین بابزانین مەبەست و ئامانجی سەرەکی ئەم فستیڤاڵە یاخود ئەم چالاکیە خۆی لە چیابینێتەوە مامۆستاگیان ئەگەر جەنابەت ئەرکێشی سڵاوت لەوێت و بەیانیت باش ئێوە بەیانی ئێوە باشی بەخێر بن سەر و سەر چاو بەشێت چاوەکە مامۆستا هاوڕێ پێمان بڵێ ئەنجامدانی چالاکیەکی وەها بۆ منداڵانی پەنابەر لە دەستپێکا باسم کرد ئەمە هاندانێکە بۆ ئەوەی منداڵان دووبارە بۆ پرۆسەی خوێندن زیاتر هان بدرێن زیاتر گڕوتینێکی باشیان هەبێت ئامانجەکە هەر لەوەیە خۆی بینێتەوە یان چی تریش لە خۆگرێن هەمومان نەزانین کە مناڵ تاقەیەکی لە ڕادەبەدەری هەیە زۆر پێی خۆشە بەردەوام چالاکی بکە ئەرکی ئێمە وەکو ڕۆشنبیری مناڵان وەکو UNHCR وەکو ئەنتەرسۆس وەکو هەموو گروپێک کە کار بۆ مناڵانەکە ئەرکی ئێمەوەیە کە ئەو توانیان بخەینە گەڕ ئەو توانیان لە یەک دووشتا بەتاڵ نەکەنەوە بۆ نمونە کە کاتێ پرۆسەی خوێندن دەست پێەکە بەس پرۆسەی خوێندن نەبێ وا بکەین کە مەسەلەن ئەو مناڵە هەم وەرزش بکە هەم وێنە بکێشێ هەم بێتە دەرەوە یعنی بە زۆر لە زۆرەکان قوتابخانەی وا لا خۆشەویستێک کە بزانێت کە پرۆسەی خوێندن هەر ئەوە نییە بنووسێ و فێر بێ ئەوەشە کە وەرزشەکە کە فێری هەموو کایەکانی کۆمەڵگا بێ ئەمڕۆژ بەشێکە لەوە کە بە خۆشحاڵیەوە لەگەڵ ڕێکخراوی ئەنتەرسۆس UNHCR ئەمڕۆ ئەم ئیشاکەین بەیەکەوە و ئیشی تریشمان کردووە و ئیشی تریشمان ئەهێنێ کۆمەڵێک چالاکی وەرزشی پەروەردەی تەندروستی لە هەموو بوارەکانە ئامادەمان کردووە کە لە ئایندەیە پێشکەشی بکەین و هەم بۆ مناڵانی پەنابەر ببورن ئەم قسە یەکەم کە هەم مناڵانی شاری سلێمانی بە قەولی خۆمان نێماڵی خانە خوێ ینی بۆ ئەوی هیچ فەرقێک نەبێ هەموو جارێ ئەوڵم کە مامۆستا دیاری شعرێکی هەیە ئەڵێ مناڵ لە هەر کوێیەک بێ سوور و سپیا ڕەش بێ خاوەن مافی خۆیانن لە ژیانە یەکسانن بۆیە ئێمەش فەرقی مناڵەکانی خۆمان و فەرقی مناڵانی پەنابەر ناکەین بە هاوبەشی چالاکیان بۆ سازەکەین بەڵام ئەمڕۆ لەبەر ئەوەی کە پشووی فەرمیە مناڵانی پەنابەر بە خۆشحاڵیەوە هاتوون ئەمڕۆ ئەم چالاکی ئەنجامەدە بەڵێ پێمان بڵێ منداڵەکان ژمارەیان چەنە سەرجەم ئەو منداڵانن کە لە کەمپی ئاوەکانی عربەت لەوێ ژیان ئەگوزارێنن بەشداریان لەم چالاکیە کردو یاخود منداڵانی پەنابەری جێگاکانی تریش بەشدارن و تا چەندە چالاکیەکان شتەنیا پاسکیل سواریە تا چەند بە گروتینێکی باشەوە بەشداریان کرد لەم جۆرە چالاکیە بڵێ بۆ پرسیاری یەکەمت بە پلانمانوا بوو کە زۆرترین مناڵ بەشداری پێ بکەین زۆرترین مناڵ مەسەلەن ئێمە سیچل مناڵبێنین وەکو مناڵانی شاری سلێمانی لەگەڵ پەنابەرەکان تێکەڵیانکەین بەڵام وەکو پێشتر باسم کرد نەماتوانیەوە بکەین بەڵام ئەوەی کە ئەم مناڵانەی کامپی عربەتنەوە ماریاخان زیاتر حەزەکەم ئەو ڕوونکردنەوە بە ئەو زانیاریە چکە ئەو خۆی لە ڕێکخراوی ئەنتەرسۆسە دیارە پەنابەرن بەڵام من زانیاری تەواوم نییە ئەمانە مەسەلەنی کامپەکەن یا هیچ کوێ بەڵێ
بەڕێسانۆک و بەڕێوبەری بەشی چالاکی ڕۆشنبیری منداڵان چ پەیامێکتان هەیە بۆ تەواوی منداڵانی کوردستان و بۆ هەماهەنگیکردنیان لەگەڵ منداڵانی پەنابەرە کە بەشداری بکەن لەم جۆرە چالاکیانە یاخود بەردەوامی ئێوەش دەستخۆشیتان لە یەکەین کە بەردەوام لە هەوڵ و ماندووبوونان بۆ منداڵانی کوردستان پەیامەکەم هەرچی بێ بۆ مناڵان پێی خۆشە تۆ هەر شتێکی بۆ بکەیت مەسەن تۆ پەیامی بێ بڵێ ئەبێ گەورەکان ئیشەکانیان بۆ ڕێکخەن ئەبێ ئێمەی دایک ئێمەی باوەک ئێمەی مامۆستا ئێمەی گەورەکان هەلیان بۆ بڕەخسێنین بۆی هەم تێکەڵ بن هەم ئەوە برای ئێمە برای ئەوانین هەمومان خوشک و براین هەمومان زمانمان کوردیە نەک وەکو کورد وەکو نەتەوە وەکو عارەب وەکو هەر کەس مرۆڤ ئیتر کە مرۆڤ بوو کە مناڵ بوو هەوڵبین ئەو تاقەیتیانایە چالاکی جوانیان بۆ چالاکی جوان و باشیان بۆ فەراهم بکەین بۆی چێژی لێ وەرگرن ئێمە خۆشمان زەمیرمان مرتاحکەین لەگەڵەوەیە دەست خۆش بێ مامۆستاگیان دواییش ئەگەر دەرفەتە بۆ هەندێک لە منداڵەکان بێنە لای ئێمە بۆی پەیامیان لێ وەرگرین لەسەر ئەم ڕۆژە زۆر سپاس بۆ ئامادەبوون دەست خۆش بێت دەستان خۆش بێت سپاس بۆ مامۆستا هاوڕێ ڕەشید بەڕێزیان بەڕێوبەری بەشی چالاکی ڕۆشنبیری منداڵان سپاس بۆ زانیاریەکانی جا ئێستا پێم خۆشە بچمە لای یەکێکی تر لەو بەشداربووانە کە ئەویش خاتوو ماریا یاسین بەڕێزیان لە ڕێکخراوی ئینتەرسۆز و هەم لە چالاکی پەروەردەیشە ڕۆڵێکی کارایان هەیە خاتوو ماریا ئەگەر دەرفەتە بێبیتە لای من سلااوت لێ بێ ئەم قسەت باش بێ بەڕێستانوەک و ڕێکخراوی ئەنتەرسۆس تا چەندە پێتان باش بوو لەگەڵ بەشی چالاکی ڕۆشنبیری منداڵانە لەم ڕۆژەیە بۆ گەڕانەوەی منداڵان بۆ پرۆسی خوێندن ئەم چالاکی ئەنجام بن بەڵێ سەرتا زۆر بەخێر بێن ئەمە وەکو ڕێکخراوی ئەنتەرسۆس بە پاڵپشتی کۆمیسیاری باڵای نەتەوەی یەکگرتوەکان وەکو بەشێک لە چالاکی ساڵانەمان ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوە بەشداری لە هەڵمەتی گەڕانەوە بۆ خوێندن کە لەلایەن وەزارەتەوە بەڕێوە ئەچێت بە هەماهەنگی کۆمەڵێک ڕێکخراوی نێودەوڵەتی چالاکیەکەی ئەمڕۆمان بە هەماهەنگی لەگەڵ بەشی مناڵانی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری سلێمانی بەڕێوە چوو پێمان خۆشە مناڵەکان لە چەندین چالاکی جیاواز بێجگە با بڵین لە قوتابخانە ئێمە بەشداری پێ بکەین بۆ ئەوەی کە ویان لێ بکەین کە زیاتر ئاشنابن با خەڵکی ئێرە زیاتر ئاشنابن چۆنەڵی دانەبڕین بۆ چالاکیانی کە هەر مناڵێکی تریش بەشداری تیا ئاکایان چێژی لێ ئەبینێ هەوڵێن ئەو دەرفەتانیان بۆ ڕێخین ئەم چالاکیش بەشێکە لە چالاکی گەڕانەوە بە خوێندنی ئەم ساڵکە جێبەجێ ژماری منداڵەکان چەند منداڵن کە بەشداریان کردو لەم چالاکی و چەندە بەردەوامی ئەیەن بۆ ئەوی مناڵانی پەنابەر هیچ جیاوازیەکیانە بێ لەگەڵ منداڵانی کوردستانە دوجاریش ئەچینە لای منداڵەکان و وتەکانیان لێوەرەگرێن ژمارە مناڵەکانی ئەمڕۆ نزیکی 30 مناڵ ئەبن بەڵام ئێمە چالاکیەکانمان چەندی چالاکی جۆراوجۆرمان و بەشێک لە کەمپینەکەی ئەمساڵ ئامادە کردووە بێجگە لە کەمپینەکە ئێمە خۆمان بە بەردەوامی چالاکی جۆراوجۆر بۆ مناڵەکان لە ڕووی وەرزشیەوە بێ هونەریەوە بێ ئامادەکەین لەبەرەوەی کە وەک ئەزانین لە ئێستاە مناڵانی پەنابەر تەنها لە ناو کەمپەکانە نین بەڵکو لە ناو شاریش لە ناو مەکتەبەکانی ناو شاریش هەن ئێمە ئەمڕۆ بەشێک لە دوو مەکتەبمان هێناوە لە مناڵەکەبی کیۆکیۆتەبی کورساتی بنەڕەتی لەگەڵ مەکتەبی کەڵەکنی بنەڕەتی بۆ چالاکیەکانی داهاتوو هەوڵەیەین کە بۆ هەر چالاکێک و کۆمەڵێک لە مەکتەبەکان بەشداری پێ بکەین بۆی هەموو مناڵەکان بەشدار بن لە ناو چالاکیەکان بەپی وتەکانی هەم بەڕێزت هەم مامۆستا هاوڕێژ تەنیا منداڵانی پەنابەر نیە بەڵکو منداڵانی ئاسایش لە نێو کۆمەڵگە بێک و لەم چالاکیە بەشدارە بەڵێ ئێمە هەدەفێکی سەرەکیمان بریتە لە تێکەڵکردنی مناڵانی پەنابەر لەگەڵ مناڵانی خانەخوێ لە دوای بەڕێوەچوونی سیستەمی تێکەڵکردنی خوێندنی پەنابەران و خانەخوێ بۆ ئەوەی کە زیاتر دەرفەتی ئەوان هەبێ تێکەڵ بە یەکتر بن و ببنە هاوڕێ یەکتریش سپاس بۆ ئەمەوێ هەندێک لە منداڵەکانیش بیان دوێنین بابزانین تا چەند دڵخۆشن سپاس بۆ بەشداریکردنت ئەگەر بێنە لای من بە هەندێک لەو منداڵە بەشداربووانە وەرگین زۆر سپاس بۆ میوانەی دووەمیشم لە بەشی پرۆگرام خاتوو ماریا یاسین لە ڕێکخراوی ئینتەرسۆس ئەم منداڵە جوانانە بە پاسکیلۆ ئەبینم پێم خۆشە بچمە لایەن لێ جوانیان لێ وەرگین چۆنی کچی جوان باشی پێم بڵێ ئەمڕۆ تا چەندە دڵخۆشی لەگەڵ منداڵەکانی هاوڕێت لەم چالاکیە بەشداری وڵا هەستێکی زۆر هەستێکی زۆر خۆشم هەیە هیوادارمەم پێشبڕکەی بەردام بێت ئەمەوێ سپاس بۆ مامۆستاکان بکەم هەستێکی زۆر خۆشیشم هەیە زۆر خۆشی ئافرین تۆ لە پۆلی چەند بوو؟ 4 ئەی ئافرین هەر بژیت ئەمە تا چەند دەوات لێکە حەزت لە خوێندن بێ یعنی چالاکی وەرزشیش بکەن و ماوەی خوێندنیش بە فیڕۆنیان سەرقاڵی خوێندن بن وایە؟ خوێندن حەزلێتی؟ هیواتمە ئافرین هەر بژیت با بێمە لایم کچە جوانە چۆنی؟ باشم باشی؟
تو تا چەندە دڵخۆشی من زۆر دڵخۆشم حەز ئەەکەم کە ئەوانی کەس سوودی لێوەرگێن حەز ئەەکەم جارێکەش بکرێتەوە چونکە من زۆرم حەز لێە حەزم لە شتی وەرزشیە ئاواتم خۆم مەکتەبە هەنی شتێکی ئاواییە بژیت پێم بڵێ کە سوودی لێوەرگێت باشە پێم بڵێ تا چەندە حەزت لە لێخوڕینی پاسکیلە لە پاسکیلە باشی زۆر زۆریش باشی ئەی چالاکی وەرزشەکانی تر تا چەند باشی زۆرم حەز لە هەر زۆریش باشم ئافرین لە خوێندنیشە حەزت لە سعیکردنە بەڵێ زۆر هەر بژیت پێیانە چێ بۆ منداڵانی پێم ئەوەیە کە ئەوانی کەس ئیشەڵا سوودی لێوەرگرن و ئیشەڵا ئەمەش خەڵاتەکە ئەبێنەوە ئەی دەست خۆش هەر بژیت با بچینە لای ئەم منداڵە هاوکارم ئەسایە ئەگەر بچینە لایەن چۆنی گوڵی جوان باشی تۆ ناو چییە؟ ترێ ترێ؟ بەڵێ ترێ ناوکەشت زۆر خۆشە پێم بڵێ بەیانی زوو هەستایی لە خەو بۆ ئەوەی خۆت ئامادە بکەی بە جلوبەرگی وەرزشیەوە لە پارکێکی وایە لەگەڵ منداڵەکانی هاوڕێت وەرزش بکەی بەڵێ باشە لە منداڵی و حەزت لە خوڕێنی پاسکیلە بەڵێ باشیتە لە پێشبڕکێکی هەستەکەی بیتەوە بەڵێ ئافرین تۆ لە پۆلی چەند بووی سێ هەر بژیت باشی لە خوێندن بەڵێ دەست خۆش ئەم کچە جوانەش وەرگرین چۆنی گوڵی جوان زۆر سپاس تۆ تەمەنە چەنە؟ 11 ساڵ باشە تۆر خۆت هاتووی یان خوشک و براکانیشت لەگەڵ خوشکەکەم و لەگەڵ باوکە هەر بژیت پێم بڵێ ئەم جۆرە چالاکیانە بۆ ئێوەی منداڵان تا چەندە گرنگە بۆتان ڕێک بخێرە وڵا زۆر گرنگە چونکە ینی هەموو منداڵە پێویستی بە چالاکی هەیە زۆر باشە تۆ حەزت لە چه چالاکیێکی وەرزشیە؟ وەڵام باسکەتبۆڵ هەمووی ئەوانە هەمووی بەڵێ زۆر باشە دەست خۆش زۆر سپاس بۆ بەشداریکردنت بۆ هیوایی سەرجەم منداڵە بەشداروەکان بتوانن لەم پێشبڕکەیە بەشداری بکەن و نمرەیەکی زۆر باشیش بەدەست بێنن فەرموو تۆ بڕۆ چالاکێکی خۆت ئەنجام بە بچینە لای ئەم کوڕجوانە چۆنیت؟ باشمای تۆ باشی؟ باش زۆر سپاس ناو چییە؟ ساڵح؟ تۆ لە پۆلی چەندی؟ چوار؟ باشە تا چەندە دڵخۆشی لەگەڵ منداڵەکانی هاوڕێتە وەرزشی پاسکیل سواری ئەنجامی؟ زۆر خۆشە؟ باشە بەردەوام حەزت لە لێخوڕینی پاسکیلە؟ زۆر باشە پەیامت چیە بۆ منداڵانی تر؟ چی؟ ئەتەوێت چی بە منداڵان بڵێ؟ بەڵام وەرە یاریکە وەرە پێشکەوتنیشکە دەست خۆش بە قوربان سپاس بۆ بەشداریکردنە زۆر سپاس بۆ ئەم منداڵە بەشدار بووانش وەک ئەوەی کە لە ڕوخساری هەریەک لە منداڵەکانەوە تێبینی ئەوەمان کرد ڕەنگە ئێستا بینەرانیش لەلایەن تێرامان بێت جێی تێرامان بێت کە ئەم منداڵانە زۆر بە جێی خۆشحاڵیەوە بە دڵخۆشیەوە لەم جۆرە چالاکیانە بەشداریەکان لەبەر ئەوەی هاتوونەتە نێو دنیا ڕەنگا و ڕەنگەکەی خۆیان و تێکەڵ بە کۆمەلگا بوون لەبەر ئەوەی ئەمانیش هیچ کات فرامۆش نەکراون لەبەرەوەی ئەوانیش بەشێکن لە کۆمەلگە و هیچ کات دانەبراو نین بۆیە گرنگە ئەم جۆرە چالاکیانە لەلایەن تەواوی ڕێکخراوەکانی تایبەت بە منداڵان و بەشی ڕۆشنبیری منداڵان ئەم جۆرە چالاکیانە ساز بکەن و بەجێی خۆشحاڵیەوە چالاکیەکانیشیان ساز کردووە بۆ ئەوەی منداڵ هەمیشە بتوانێت هەم لە پرۆسەی خوێندن سەرکەوتوو بێت ئەمەش هەنگاوێکە بۆ ئەم بابەتە و لە هەمان کاتە لە چالاکی وەرزشیەکانیشە بەشداریەکی کارای هەبێت ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم لەبەرەوەی میوان لە ستۆدیۆ ئەوانیش درێژە بە گفتوگۆکانیان بن فەرموون